بسم الله الرحمن الرحيم. نيابة عن الشعب. مەرجدارکردنی پشکی هەرێمی کوردستان لە یاسای قەرزی پەرلەمانی عێراقدا و بەستنەوەی بەڕادەستکردنی بەشێک لە داهاتی نەوت و داهاتی ناوخۆییەوە جارێکی دیکە مەترسی لەسەر موچەی فەرمانبەرانی هەرێم دروست کردووە، چونکە ئەزموونی تاڵیان لە گەڵابووری سربەخۆ فرۆشتنی نەوت لەلایەن حکومەتی هەرێمەوە هەیە. پێیان دەڵێت ئاوا بڕوات هەر بێ موچە دەبن و بە چەند مانگ جارێک موچەیەکی لێبڕاو وەردەگرن. صار التداول مع القوى السياسية بما يتعلق بجزئية إقليم كردستان. پەرلەمانتارانی کورد لە بەغدا لە تێپەڕاندنی پرۆژە یاسای قەرزدا حکومەتی هەرێم بە کەم تەرخەم دەزانن، چونکە تا ئێستا بەهۆی ڕادەزنەکردنی نەوت و داهاتە ناوخۆیەکانەوە کێشەی بۆ بەشە بودجەی هەرێم دروست کردووە. هاوکات داوا لە حکومەتی عێراقیش دەکەن قوتی هاوڵاتیانی هەرێم تێکەڵ بە پرسە سیاسیەکان نەکرێت. لە یاسای قەرزی پەرلەمانی عێراقدا بڕگەیەک جێگیر کرا و دەڵێت شایستەدارایەکانی هەرێمی کوردستان بە مەرجێک دەنێردرێت کە حکومەتی هەرێم ئەو بڕەنەوتە ڕادەست بکات کە کۆمپانیای سۆمۆ دیاری دەکات. بە پێچەوانەوە هیچ مافێکی نابێت. پەرلەمانتارە ئۆپۆزیسیۆنە کوردەکانی عێراق ئاماژە بەوە دەکەن کە تا ئەو ڕادەی توانیمیانە بەرگریان لە مافەکانی گەلی کوردستان لە پرۆژە یاساکەدا کردووە، بەڵام بێئاکان بووە، چونکە پرۆژە یاساکە بە زۆرینەی دەنگی پەرلەمانتارە شیعەکان و بەشێک لە پەرلەمانتارانی سوننە تێپەڕێنراوە. خراپترین بوجە کە نووسرا بێت. پەرلەمانتار ئەحمەدی حاجی ڕەشید لە ڕوونکردنەوەیەکدا هۆشداری لەبارەی مەترسیەکانی سەرپشتی هەرێم لە پرۆژە یاسای بودجەشدا دەدات و دەڵێت ئەگەر هەرێم بۆ ئەو سێ مانگە لە یاسای قەرزدا نەتوانێت بە پەلە نیەت باشی نیشان بدات و بەشێک لە نەوت و داهاتەکان نەگەڕێنێتەوە، ئەوە بۆ پرۆژە یاسای بودجەی 2021 کە بەم زوانە دەگاتە پەرلەمان کێشەی گەورەتری دروست دەبێت. ئەو پەرلەمانتارەی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ڕوونی کردوێتەوە کە مەجالێکی فراوان بۆ دانوستان لە یاساکەدا هەیە. هەرێم دەتوانێت لەگەڵ سۆمۆ بکەوێتە گفتوگۆ و لەسەر ئەو ڕێژەیە لە نەوت ڕێکەوتن بکات کە دەتوانێت بینێرێت. دەژڵێت ئاخر تاکەی نەوتی هەرێم بەدەست هەندێک کەس و حیزبەوە بێتە نەهامەتی بۆ خەڵک. هەروەها ڕێبوارکەریم پەرلەمانتاری کورد لە پەرلەمانی عێراق جەخت دەکاتەوە تا بەرەبەیانی ئەمڕۆ هەموو فراکسیۆنەکان لە هەوڵ و شەڕی بەردەوامدا بوون بۆ بەرگری لە پشکی هەرێمی کوردستان، بەڵام لایەنە عێراقیەکان بەهۆی بێمتمانەییان بە حکومەتی هەرێم ئامادە نەبوون هیچ سازشێک بکەن. وەکو ئەو پەرلەمانتارە دەڵێت پێویست ناکات دەسەڵاتدارانی هەرێم خەڵکی بترسێنێت و بازار بشڵەژێنن، بەڵکو هێندە بەسە بەشێک لە نەوتەکە ڕادەست بکەن و پارە لە بەغدا وەربگرن. لای خۆشیەوە سەرکەوت شەمسەدین پەرلەمانتاری کورد لە پەرلەمانی عێراق دەڵێت یاسای قەرز تێپەڕی و بەهۆی قوماری نەوتەوە پرسی موچەی فەرمانبەرانی هەرێم کەوتە تونێلێکی تاریکەوە. ئاماژە بەوەش دەکات لە ناو پەرلەمانی عێراق کۆتایی بەو چاوپۆشینە هێنراوە کە لە ئاست هەرێم هەبوو. بەختیار شاوەیز پەرلەمانتاری عێراق لە فراکسیۆنی یەکێتی لە کاتێکدا حیزبەکەی حکومڕانی نیوەی هەرێمی کوردستان دەکات بێهیوایی خۆی لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لەبارەی پشکی هەرێمی کوردستانەوە دەردەبڕێت و دەڵێت ئەوانەی ئیدارەی هەرێم دەدەن و هەڵگری ئەم سیاسەتە شکست خواردووان فەرم و با چارەسەری بکەن و خۆیان موچەی خەڵک بدەن. ئەوەی کەوتووەتە نێوان بەرداشی حکومەتی هەرێم و حکومەتی عێراق موچەخۆران و هاوڵاتیانی هەرێمن کە بەهۆی ڕێگنەکەوتنی ئەو دوولایەنەوە ماوەی چەند ساڵە لە سەرەتایترین مافی خۆیان کە موچە و خزمەتگوزاریە بێبەشن. کابینەیەک لە دوایەکەکانی حکومەتی هەرێمیش کە ئابووری سربەخۆیان کردە دەرفەتێک بۆ دەوڵەمەندکردنی بەرپرسانی خۆیان و حیزبەکانیان، هیچ باکیان بە بێموچەیی و خراپی بژێوی خەڵک نییە.